من هاتووی دایکم ناکەم. لا إله إلا الله. ئێستا شتێکت بۆ باسەکە. مامۆستا من 6 ساعتان بوومە دایکم تەلاق دراوە 6 ساعت بوومە. باش. یعنی ئەو دایکم یعنی هیچ شتێکی بە من نەداوە، یعنی بڵێ شیری پێداوم، یان یەک ڕۆژ ئاگای لەمون بوو بە 1 ساعت لای بووم و هیچی بۆ نەکردو. باش. کە باوکم ژنی هێناوە تقریبان هەتا 2-3 ساڵن لای ماڵی باپیرم و ئەوانە گەورە بووم. دوای چوومە لای زڕ دایکم لەخوای بە زیادبی خراپ نەبوو بۆ من، باش بوو. باز لەوە بێنە کە ژنم نا باسی ناکەم، بەس ئەوکەم باس کرد کە ژنم هینا و هاتمە ماڵی خۆ، ماڵی جیام هەبوو کە لە خێزانیشم جیا بوومەوە ئیتر هەر بە تەنیا دەژیم. یعنی تۆ لە خێزانە جیا بوویتێتەوە ئێستا؟ بەڵێ لە خێزانم جیا بوومەوە، دوێنێش باسم کردوەوەتم بۆ زێ ڕشتەکە بۆ عەمرە. زۆر باشە. ئێستا بە تەنیا دەژیم، یعنی لە ماڵێکە بە تەنیا ئەژیم. زۆر باشە. خۆی گەورە دەری خێرت لێکاتەوە. ئەزانی دایکت لەکوێ ژێت؟ بەڵێ دەزانم. تۆ ناسێتەوە؟ بەڵێ وەختی خۆی مامۆستا تا بوومە 17 ساڵ نەمدەزانین دایکم هەیە ڕاستی. یعنی بڕوادەکەی ئێستا مامۆستاکە شت پێ دەڵێم، یعنی لۆ من زۆر ناخۆشە، یعنی هیچ هەستێکم بۆی نییە مامۆستا، بە دەستە خۆم نییە. تێگەم. هیچ هەستێکم بۆی نییە. لەو حاڵەتی تۆ تێگەم براکەم، تێگەم، بەڵام براشرینەکەم ئەشێ تاوانی دایکتی تیا نەبوو بێ کە تۆی بەجێ هێشتووە. ڕەنگە نەیان داوی پێی، ڕەنگە ماڵی باوکی مناڵیان قوبوڵ نەکرد بێتەوە. وەڵا دایکی مامۆستا بۆم دەجێڕنەوە زۆر جار، گوتبیان شیری بدێ، هەر یەک هەتا ئەوەندەی لە خەستخانەیە شیری پێ بدە بە وە 20 پێ ڕۆژێ بۆ فایەک شتێکیە بۆتە بێت. دایکی وتبی نا شیریشی پێ نەدا، ئەگە شیری پێ بدا دوای ڕەعمی لۆی دەچێتن. یعنی مامۆستا ئێستا بە تەنیا دەژیم نزیک لای دوکانی خۆمان، لەخۆی بەزیادبی بابم زۆر لۆ من باشە، هەم بابە هەم داکە. یعنی کە شەوانە ڤیدیۆیەک شتێک دەبینم لەسەر دایکیان لەسەر شتێکە ئەو کوڕێ هاتە ئێرە وتی پەیداکم وە لێ کردووە، مامۆستا کە دەگریم بەس تەلەفۆن بۆ باوکم دەکەم، نازانم تەلەفۆن بۆ چێ بکەم. یعنی زۆر جاری وایە بە تەنیا لە ماڵەوە زۆر بێزار دەبم، ینی بە تەنیا من باوکمێ بەس لەخوای بەزیاد مامۆستا کاری خراپ و برادری خراپ ئەو شتانەم نییە. یعنی نوێژەکانم لە دوکان دێمەوە ماڵەوە هەر لە مزگەوتم، لەخوای بەزیادبی نەناو لایڤەکەی تۆش ناچمە دەرەوە بە دەستنێژەوە دەنوم ئەمدوریلا، بەس کە ڤیدیۆیەک شتێک دەبینم باسی دایک دەکەیان باسیەوەی دەکا، یعنی دەگریم ئەزە تەلەفۆن لە باوم دەکەم، دەری باوم دەری هاتچ بۆ پێمەکردن دەرێ نابەس غەریبم کردبووی. نازانم چی بکەم، نازانم. کەکەیەوە بووە لەم نەکەن بۆ خاتری خوا، منیش لە دایکم خەها بۆ خوای دوێنێ پێنجشەمە ئێوارەکە ینی ڤیدیۆیەکم دیت، ینی زۆر گریام بڕوا بکە مامۆستا لە دیار لایڤەکەی تۆش بووم تقریبا 2 ساعتان بەس گریاوم، وەڵڵا وەخت ماوە دەرنتاقی تەلەفۆن لە بابم دەکرد دەگریام. ئەی نەمدەزانین چ بکەم. ئێستاش وتم پێی بڵێم بزانم گوناه ئەبارم کە نایچم یان باش واز لەوە بێنە برا، من بە کەڵکێوە نایم. ئەگەر تۆ دەکەم مامۆستا زۆر باشە قوربانگیان، ئەگەر هاتوچۆی دایکت کەیت، سەردانی دایکت کەی، هیچ کێشێکی خێزانی لێکەوێتەوە؟ نا هیچ کێشەیەک نییە مامۆستا، ینی پیاوەکەشی زۆر چاکە، بەڵام دەیبینم بەڵام 2 مانگ جارێک 3 مانگ جارێک بەس بە دینتی دوو کەلیمە قسەکردن لە تەلەفۆن وشت و نەئەولۆ من دەکا ڕاستی نەمنیش لۆی دەکەم. ئەوش من ماڵ و منداڵ شتی خۆی هەیە مامۆستا بۆکو قسەیەکەیە دەرێ ئەوەی لەبەر چاوان بی ئەو لەبەر درانە، ئەوەی لەبەر چاوان نەبی ئەو لەبەر دلان نییە، لەوانەیە ئەوش مناڵی خۆی لەبەر چاو بێ ئەوهین لەبەر دڵ بێت. باشە قوربانگیان، بە قسەی مامۆسای خۆتەکەی لە خزمەت مامۆستاتی و هەرچێکی بڵێ ئەم لەسەر سەر و سەر چاوان. ژمارەی دایکە ناس ئەزانی؟ بەڵێ مامۆستا لە سناوەکەی منایە بە ژمارەی دادێ بەخوا. باش ئەتوانی تەلەفۆنێکی بۆ بکەیت؟ وڵای ئێستا مامۆستا یەک مۆبایلم پێیەگەنا بۆم دەکرد. باش تەلەفۆنێکی بۆ بکە، بەڵێ بڵێ بەیانی ئەمەوێ بتبینم. بەڵێ بڕۆ دەستکەمەلی دایکت ماچیشی بکە، ئەشێت یعنی ئەوەی تۆ باسیەکەیت کە ڕەحم و بەزەید نییە دروست بێت، چکە خوای گەورە خۆی یەکێک لە ناوەکانی الرەحیمە الرەحمانە، ئەو سۆز و بەزەید بۆ دروست دەکاتەوە و بۆ دایکشتی دروست دەکاتەوە.
ئەشێ ئەو بەشەیکەوە دایکت ژیانی ماوە کە لە ناخۆشی بردێ سەر لە دووری تۆ خۆشیەکانی بۆ بگەڕێتەوە و جەنابی ماشێەوە انشاءالله چونکە هەمان مووقیف بەسەر یەک دوو برا هاتبوون هەمان وەسیەتم بۆیان کرد الحەمدولله دروست بۆتەوە دروست بۆت باوەڕت بێت زیاد بێ باوەڕت بێ من یەکێک لەوانی کە زۆر ڕەفیق و دۆستی خۆمە بە هەمان حاڵەتە ڕۆی بەڵام دوای چەند ساڵێک دایکی خۆی بینیەوە ئێستا الحەمدولله سۆز و بەزەی دروست بۆتەوە یەک جارێ بۆنی دایک یەک جارێ باوش لە دایکت بدە بۆنی دایکت بکە ئەو محەبەتە دروستە بێتەوە چکە بۆنێکی جیاوازی هەیە یەقینەتە بێت یەک جارێ باوش لە تۆ بدات بتکاتە ئامێزی خۆیەوە ئەزانێ تۆ کوڕی ئەویت ئەو ڕەحم و سۆزەی بۆ گەڕێتەوە ڕاستە مامۆستا من ماوەک پێش ئێستا بینیم تقریبا 6 ساڵ بوو نەمدیت و مامۆستا یعنی باوشم پێدا کردوم دەزانی هەموو دنیایی منە بەس مامۆستا هەر ئەو دەمیە کە لای ئەو دەڕۆم یعنی نازانم خۆم دیدێتەوە دروست ئەبێت بەس بە قسەی مامۆسای خۆت بکە ئیم شەو تەلەفۆنێکی بۆ بکە نامێکی بۆ بنێرە بڵ ئەمەی قسەت لەگەڵا بکە بەڵکو ئیشاڵە ئەم ڕیکۆردەی حیواری من و تۆش حتمما بڵاوە بێتەوە و ئەی بینێت بۆی بنێرە ئینشاءالله وەش دەکەم وەڵای مامۆستا بڵێن خۆشم ناوێ یان لە بەردڵم نییە ڕاز ناکەم ینی خۆشم دەوێت بەس چی مامۆستا زۆر کاتەیە زۆریشم پێ دەڵێن ئەوە دایکتە ئەوەیە ئەمش دەزانم دایکمە بەڵێت مامۆستا کە هیچ ئەمنی لە ئامێز نەگرت بیان شیرێک پێێن داوم ینی هەست و سۆزم لۆی کەمە ئەوە بکە باشە لە خزمەتدا مامۆستاوێت و بڵێ سەر و سەر چاوم سەر و چاوت خۆش بە قوربانگە چاوت ماوەستەکە مامۆستا گیان لە کاتم گرتی بە قوربان دەم دەست ماز دەکەم عزیزی داوای لێبوردنیش دەکەم مامۆستاکە دڵی تۆم تۆزێشان باز دایک مەکەن ڕەحمەتی خۆت وەڵام مامۆستا بەخوای من لە تۆ بریندارترم من دایکم لە ژیانایە الحەمدولله بەس ئەوە 34 ساڵە لی دوورم یعنی شارێکی تر ئەژیت ئینشاءالله توش پێشا دەبیتەوە ئینشاءالله من بەردەوام لەگەڵێم الحەمدولله دەخوا بەزیاد بێ چاوت ماز دەکەم مامۆستا قوربان دەبم عزیزی من ئینشاءالله وەشت بەگوێ دەکەم بە سەر و سەر چاو